لەم هەفتەیە دووشەمە شاندەکانی کۆنگرەی کۆماریەکان لە شارلۆتی کارۆلاینای باکوور کۆبوونەوە سەرۆک ترامپ هەڵدەبژێردنەوە وەک کاندیدی خۆیان بۆ شکست پێهێنانی کاندیدی دیموکراتەکان جۆ بایدن. هەڵبژاردەکەش لە مانگی 11 بەڕێوە دەچێت. ترامپ هەڵسوکەوت لەگەڵ ئابوووریەکی پشێودا دەکات، هەروەها خۆپیشاندانی ستەمە کۆمەڵایەتی و ڕەگەزیەکانیش بەردەوامە. ڕەخنەشی لە دەگیرێت لەمەڕ ڤایرۆسی کۆرۆنا کە بۆتە هۆی مردنی 174,000 ئەمریکی. لە زۆرێک لە راپرسیە گشتیەکان ترامپ لە پاش جۆ بایدنەوەیە. سەرڕای ئەوەش ڕۆژی یەکشەممە سەرۆکی فەرمانبەرانی کۆشکی سوی مارک میدوس ستایشی خۆ کاندیدکردنەوەی سەرۆک ترامپی کرد بۆ خۆ هەڵبژاردنەوەی بۆ گەڕی دووەمی سەرۆکایەتی. هەموو ڕۆژێک سەرۆک بە باشی ئامادەیە لەر سەرۆکێکی تر کە تا ئێستا من دیومە. ڕۆژانە سەرقاڵە بە خوێندنەوە بە دۆداچوون لەسەر پێشخستنی ڕێبازەکانی زۆر گرنگی دەدا لە بەرژەوەندەکانی گەلی زەحمەتکێشی ئەمریکا. لە هەمان کاتدا نەیاری ترامپ جۆ بایدن هەفتەی ڕابردوو مێژووی خوڵقاند کاتێ سیناتۆر کامالا هاریسی بۆ جێگری سەرۆکی ئەمریکا دەستنیشان کرد. هاریس یەکەم ژنی ڕەشپێستی ئەمریکیە کە بەڕەچڵە خەڵکی خواروی ئاسیایە بۆ ئەو پۆستە دەستنیشان بکرێت. جێگری هەڵمەتی هەڵبژاردنەکانی بایدن کەیت بێدینفیلد دەڵێت بایدن هەوڵی بەشداریکردنی فرەلایەنە دەدات و بەڵێنیشی داوە کە سارژی برینی وڵات بکات بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. وەک سەرۆکێک جۆ بایدن دەتوانێت خەڵک بهێنێتە سەر مێزی دانوستان، گۆڕانکاری مانادار بهێنێتە ئاراوە، کۆمەکی ئەو کەسانش بکە کە پێویستیان پێیەتی و ئەو کۆمپانیا بچووکانەش کە زیانیان لێکەوتووە و خێزانەکانیان زەرەربەند بوون. نزیکەی 336 لە نێو زیاتر لە 124 ئەندامی کۆنگرەی کۆماریەکان لە شارلۆت ڕۆژی دووشەمە بەشدار بوون. دوای ئەوە کۆنگرە دەکەنە ئەلەکترۆنی. ئەم هەفتەیە خێزانی ترامپ وتار دەدەن لە نێویشاندا خانمی یەکەمی ئەمریکا مێلانیا ترامپ واش چاوەڕوان نەکرێت هەموو شەوێک سەرۆک دەرکەوێت و لە ڕۆژی پێنجشەمەشدا سەرۆک ترامپ لە باخچەی خواری کۆشکی سپی ڕەزامەندی پاڵاوتنەکەی قبول بکات و وتاری ئەو بۆنەیە پێشکەش بکات.